تەندروستی کەرکووک ڕایدەگەیەنێت ژمارەی پشکنینەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک کەم کراوەتەوە. ئەویش ئەوە دەرەخا ئێمە لە بیدایەتی بەڕێوەبەری هۆبەی تەندروستی کەرکووک هۆکاری کەمکردنەوەی پشکنینەکان بۆ کەمی کەرەستەکانی پشکنین دەگەڕێنێتەوە کە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. ژمارەی توشبانی ڕۆژانە ئەکەوە ئێمە ئەعلانیەکەین کە ژمارەکانیان ئەوە کەم بۆتەوە چونکە ئێمە پشکنینمان کەم کردوێتەوە. ئێمە لە توانامان نییە وەکو بیدایەت ڕۆژی 2000 تێستمانە کرد بۆ خەڵکی ئێستاکە ئەوە دابەزیوەتە 1000 بەڵام ئەو ڕێژەی کە پێڵێن ڕێژەی پۆزتیڤیتی ڕێتی پێڵێ ئەو ڕێژەیە کە چەندێک لەو تێستانە کە تۆ بۆ خەڵکیەکەی چەندێکی پۆزتیڤە هێشتام بە هەمان شێوە بەرزە لەگەل وەکو یەکەمین ڕۆژ وایە ینی پەتاکە ئەگەر بێتە سەر ئەو لەسەر ئەو مقیاسە تا ئێستاکە ئێمە پەتاکە چۆن یەکەم ڕۆژ دەست پێ کرد تا ئێستاکەش بە هەمان شێوە بڵاوە لە ناو خەڵکیە هەمان شێوەش بڵێ لەوانەیە زیاتریش بێت بەڵام ئێمە تێستەکانمان کەم کرد لەبەرەوە تۆماتکردنی ژمارەی توشبان کەم بۆتەوە. بەڕێبەری تەندروستی پارێزگای کەرکووکیش دەڵێ پێشبینیەوە دەکەن تەواوی حاڵەتەکانی کۆرۆنا لە کەرکووک ببنە ئۆمیکرۆن. دەشتێ سەرەسەری ئۆمیکرۆن ئاسانترا بەڵام نابێت هاوڵاتیان خۆیان بە ڤاکسینی دژ بە کۆرۆنا نەکوتن. حاليا كورونا منتشر بنسبة أنا بينت لە ئێستادا کۆرۆنا بە ڕێژێکی زۆر لە کەرکووک بڵاو بووتەوە. زۆربەی حاڵەتەکانیش لە جۆری ئۆمیکرۆنن. وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک ئامادەین بۆ چارەسەرکردنی هەر کەسێک کاتوشی کۆرۆنا دەبێت. بەڵام لە پێناو کەمکردنەوەی زیانەکانی کۆرۆنا داواکارین هاوڵاتیان خۆیان بە ڤاکسین بکوتن. ئێمە پێشبینی دەکەین کۆرۆنای دەلتا لەم مانگەدا نەمێنێت. هەموو حاڵەتەکان دەبنە ئۆمیکرۆن کە ئۆمیکرۆن سوکترە بەڵام ناشبێ هاوڵاتیان خۆیان بە ڤاکسین نەکوتن. بە پێیامارەکانی تەندروستی کەرکووک لە ڕابردوو 2 تا 3000 پشکنینی ڕۆژانی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک ئەنجامەدران بەڵام لە ئێستادا بۆ 1000 پشکنین کەم کراونەتەوە و لەو ژمارەیەش زۆربەی ئەوانەی کە بە پۆزتیڤ دەگەڕێنەوە لە زۆری ئۆمیکرۆن و پێویستیان بە داخڵبوون بە نەخۆشخانە نییە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.